بەڕاستی شارەوانی سلێمانی بەداخەوە نەیتوانی زەویەکی شیا و بۆ کرێنشینان دابینکە ئەو زەویانەی کە تەنها بە وەهمی دابین کراوە ئەو زەویانی کە هەتا ئێستا شوێنی دیار نییە و بەڵام هەر بەوتەی خوان ئەڵێ دوو پارچە زەویمان دابین کردووەشیشان لە ڕێی تاسڵوجەیە و ئەوی تریشیان لە ڕێگەی با بڵێن لە ڕێگەی تانجەرۆیە بۆیە ئەم دوو شوێنە هەم زەویەکانیان باش نییە بۆ شۆ کرێنشینان بۆیە تەسەوەرەکەم کەرتی تایبەتیش وە بەرهێنەکانیش نەتوان ئەو یەکانەکەن بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ ئەیانتوانی ئەوە بەرێنانی کە لە شاری سلێمانی کە زۆربەی زۆریان تۆقیون زۆربەی زۆریان پارێکی زۆریان پیا کردو لە وڵاتە بەڵام بەداخۆ ئەیانتوانی بە هەرەمیان دەستە جەمعا بە هەرەمیان لەبەر حرمەتی شارەکە لەبەر حرمەتی کرێنشینان دەیانتوانی سندوقێک دانێن هەروە بەرهێنێک ئەگە بڕێک پارەشی تێ بکردا بیانتوانێ ئەم پرۆژەیە دروستکەن یەکێ لە هەرە خەتەرەکانی تر ئەوەیە کە ئەمڕۆ نرخی کرێخانوو زیادی کردووە لەبەر ئەوەی حکوومەت یاریمی کوردستان بڕیاریشیەوە ئەڵێ هەر خاوەن خانوویە کاتێک کە خانوو ئەیا بکرێ ئەبێ ئیسۆپاشی خانووەکە بکە واتە خاوەن خانوو ئەبێ بچێ پارەی ئاو و زەریبە و دەخل و واچی هەرچی بیات اینجا بۆی هەیە کەواتە خاوەن خانووەکەش لێرەیە ناتوانێت بچێت ئەو پارەیە دابینکە کە نەیتوانی پارەکە دابینکە خانووەکە بە چۆڵی ئەمێنێتەوە نرخی کرێخانوو زیادە بێ و یاخود ئەگەر هاوڵاتیەکی چوو ئەوانی تەسلیم کرد دووقات کرێخانوەکە زیادەکە ئەمە بابەتی کە بۆچی کرێخانوو زیادی کردووە بەنسبەت پرۆژەی سیتەک و زورگۆزیش حتمما هەمتان پرسیارێواکەن ئەم پرۆژانەی وەزارەتی ئاودانکردنەوەیە 9004 یەکەی شەجێبوونە 1500 سیتەک و زورگێز و 1560 کەڵاوانانە ئەم پرۆژانە وەکو پرۆژە لە 100 تاو بووە وەکو خزمەتگوزاری لە 150 تاو بووە بەڵام لێرا گرفتێکی ئێمە داوامان کردو وەکو کۆمەڵی کرێنشیان چەندین جار لە هەموو خولەکانە چکە لە 2011 پرۆژانە ئیستیلام کراوە تاو بووە بەڵام بەداخە حکوومەت یاریمی کوردستان نەیتوانیوە بڕی پارەی پێویست خزمەتگوزارەکانی کە یەکێک لە پرۆژەکان پێویستی بە 2 ملیار دینارە 1500 یەکە پێویستی بە 50 ملیارە 1564 یەکە پێویستی بە 28 ملیارە ئەم ڕقامانە پارێکی زۆر کەمن بۆ حکوومەت یاریمی کوردستان ئەگەر بیانێت جێبەجێکردن